نعرفيدا شرشي سختي عينو والله شباب زريان دردنو نعرفيدا شرشي سختي عينو قبان خرشو مزدمونا ونشان جيلا مويقب خبات ميدا قسان أمري غزالة بينا كين بيمانا ريبا زاني وكردستان يا نمانا ريبا زاني وكردستان يا نمانا أطاو الحسد فرازي الجاري وشديدا ركوب كين دياري ولا رسول درينا منظومة لنا سياحة والرزام دوما ولا رسول درينا منظومة لنا سياحة والرزام دوما أمري غزال بما كيف يمانا ريقني رابري بكل سنة ريقني يشفي الواسع ديمقراطي أريد شيء بيداء زربي باقي جنابي ملا مصطفى بارزان كقبولي نكرد مافەکانی کورد زەوت بکرێ و زوڵم لە ملەتی کورد بکرێ شۆڕشی ئەیلولی مەزنی هەڵگیرچاند ئەو شۆڕەشەش بوو بە هۆی ئەوەی کە ڕێکەوتنامەی یانزەی ئازاری 1970 لێ بکەوێتەوە کەمە دەستکەوتێکی گەورە بوو بۆ کورد دیارە پارتی دیموکراتی کوردستان وەکو ئەو بنەمان نیشتیمانی و جەماوەری کە لەسەری دامەرزراوە شانازی بەم مێژووی خۆیەکە وەکو تاکە حزبی کوردستان داکۆکی کرد لە بەیاننامەکە ئەو مؤامرەیە کە لەسەر نەتەوەی کورد و دەستکەوتە مێژوویەکانی بوو قبوڵی نەکرد بە ڕێکەوتنێکی چەند لایەنێک لە جەزایر ڕێکەوتن کە شۆڕشی کورد کۆتایی پێبێ بۆیە کورد ئەمەی قبوڵ نەکرد دیسان بەرامبەر بە حکوومەتی بەعسی عراقی وەستایەوە بەدبەختانە بڵێم کە ئەو مەئامرەیە سەری گرت لەبەرەوەی دۆستەکانی کورد پشتی کوردیان بەردانیان نەیانویست کە دیسان وەکو جاران پاڵپشتی کورد بکەن دیارە هەر لە ئەساسەوە ئەوان کوردیان وەکو وەسیلەیەک بۆ مەرامەکانی خۆیان بەکارێنە کە گەشتن بە مەرامەکانی خۆیان پێویستیان بە کورد نەما کورد داکۆکی لە خۆی کرد بەڵام کە تۆ پاڵپشتێکی نێو دەوڵەتی نەبێ ناتوانانی لەو دۆخە لەو ناوچە جغرافیە داخراوە تا سەر بەردەوام بی ناچار نەکسە بەسەر شۆڕشا هات خەڵک بە ناومێدی و ئاواری ئێران بوو چوونە شارەکانی ئێران لە ئوردوگاکان بە زۆرە ملێ لەوێ نیشتەجێ بوون هەندێکیان پەرتوو بڵاوکران چوونە شوێنەکانی تر دیارە کورد ئەمەی زۆر پێ ناخۆش بوو نەیتوانی تەحملی ئەمە بکات و دان بە خۆیان بگرێ قەراریان دێ ئەوانەی کە شۆڕشی ئەیلولیان هەڵگیرساند بوو لەم شۆڕشە بەشدار بوون دیسان ئەم شۆڕشە بخەنەوە سەر پێ ئەوە بوو بە هاوکاری و بە جۆش و خرۆشەوە توانرا لە 26 گوڵان 1976 دووبارە ئەم شۆڕشە هەڵگیرسێتەوە کە ئەمە مژدەبەخش بوو بۆ داهاتووی کوردستان بۆچی مژدەبەخش بوو لە دۆخێکدا بوو کە حکوومەتی عراقی لە ترۆپی دەسەڵات بوو ئەوە بوو ئەحمەد حەسەن بەکر وتی شتێک نەما بەناو شۆڕشی کورد شتێک نەما ئەو کورد کە لەو پەڕی دەسەڵاتە بوو کە ئەتوانم بڵێم فترەی زێڕینی ماوەی زێڕینی حکوومەتی عراقی بوو کورد کە ئەمەی کرد بەڕاستی شۆکێک بوو بۆ حکوومەتی عراق شۆکێک بوو دەورەبەر چۆن ئەتوانن لەم دۆخە کارە سەدبارە و کە هەمووی ناومێت بە بتوان خۆیان بگرنەوە دیارە ئەمە بە ڕێبەرایەتی جەنابی کاک مەسعود بەرزانی و جەنابی ڕەحمەتی کاک ئیدریس بەرزانی بوو توانیان خەڵکەکە دیسان کۆکەنەوە لە بەڕێکخراوەی دران ئاراستیان بکەن دەستیان بە شۆڕشی چەکداری کردەوە لە ناوچەکانی کوردستان ئەوە بوو شۆڕشەکە ڕۆژ بە ڕۆژ پەرەی ئەسەند هەرچەند گرفتی ناوخۆ هەبوو لەگەڵ ئەحزابی تر بۆ گەشتن بە ئامانجەکان گەشتنەوە قەناعەتی پێویستە کوردیسان یەکتر بگرێتەوە لە چوارچێ ئەحزاب بۆیە بە سەرکردایەتی ئەندازیاری ئاشتی جەنابی کاک ئیدریس بارزانی
توانرا بەرەی کوردستانی پێک بهێنرێ ئەو بەرەیە ئیشی زۆر گەورەی کرد لە پێناو پاراستنی دەستکەوتەکان و پێشچوونی دۆزی ڕەوای کورد هەروەکو جەنابی سەرۆک بارزانانی لە مەراسیمی کردنەوەی یادگەی نیشتمانی بەرزانی ئاماژەی پێدا کورد بە یەکگرتن توانی ئیشی گەورە بکە توانی لە فترەی ڕاپەڕین بە یەکگرتن و بەرەی کوردستانی ئەو ڕاپەڕینە مەزنە بەرپا بکە کە بوو بە هۆی دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستانی کە هەمومان ئەمڕۆ شانازی پێوەکەین هەمومان پابەندین و مکوڕین لەسەر پاراستنی ئەم دەستکەوتە بەڕاستی ئەگەر شۆڕشی مەزنی گوڵان نەبووایە نەمانەتوانی بگەین بەم دەستکەوتانە کە جێی شانازیە بۆ هەمومان پێویستە ئێمە ئەوانەی کە ئەم شۆڕشیان بەرپاک لە یادیان نەکەین ئەوانە سەرقافڵەی شۆڕش بن ئەوانە گیانی خۆیان بەخت کرد ئەمیان گەیاندە ئەم دۆخە ئەوانە بوون بەهۆی ئەوەی کە ئومێدێک بۆ خەڵکی کوردستان بگەڕێتەوە لە ئینتیفازە کە کەسێک هەیە بەرنمەیەکی داڕشتووە ئەتوانی خەڵک ئاراستەکە بۆ ئەوەی کورد زیاتر بگا بە مافە زەوتکراوەکانی کە ئەمەش جێگای شانازیە بۆ هەمومان جێگای شانازیە کە کورد ساحێبی جەنابی مەسعود بارزانیە سەرۆکمان کە توانی وەکو هاوکارێکی مەزنی جەنابی خوا لێ خۆش بوو دریست بەرزانی بتوانن ئەم دۆ خەبەر و ئاراستە برن ئێستش بە هەمان شێوە جەنابیان وەکو سەرکردەیەک وەکو ڕابەرێک وەکو مەرجەیەک هەمان ئەرک لە سەرشانێتی و هەمومان شانازی پێوەکەین هیوادانین تەمەنیان درێژ بێ بۆمان بێڵێ بۆ داهاتووی کوردستان لە مێژووی کۆن و نوێی کووردا شۆڕشی پیرۆزی ئەیلول بەیەکێ لە هەرە شۆڕشە مەزنەکان ئەژمێرێ لە مێژووی نوێ و کۆنی کووردا چونکە شۆڕشێک گوتوانی هەموو چین و توێژەکانی کۆمەلگەی کوردەواری بخاتە ژێر یەک ئاڵاوە بە یەک دەست یەک ڕەنگین بڕوە داوای مافەکانی گەلی کورد بکات لە چوارچێوەی عێراقە لەو کاتە بەڵام شۆڕشی ئەیلولیش بە کۆمەڵی وێزگا تێپەڕی تا کارگەیشتە ئەوەی ئەتوانم بڵێم لە ناوەندی شۆڕشی ئەیلولا چەندین کۆدێتا و گۆڕانکاری بوو لە حکوومەتەکانی عێراقا و سوپای عێراقی گەیشت بۆ حدێک کە سوپای عێراقی ئینهیار بکات کە لە 68 بەعسیەکان کۆدێتاکەن و دێنە سەر حکم لە خلالی 4 ساڵی دانوستان لەگەڵ حکوومەتە حکوومەت نەخشە ڕێگایەکی هەبوو بۆی کە حکمێکی کارتۆنی لە ناوچەی ئۆتۆنۆمی لە هەرێمی کوردستانی ئەمڕوا بەرجەستە بکە و پیادە بکە و خیانەتە گەورەکەش و پلانە گەورەکەش دابڕێژێت چۆن ئەم شۆڕشە کۆتایی پێبێنێ بە خەون و خەیاڵی باسیەکان ئەوە بوو کە جاریچکە کورد نەتوانێت سەر هەڵماتەوە جاریچکە کورد نەتوانێت شۆڕش بکە ئەویش بەو هۆی کە اتفاقی جەزائیرکە لە بینی شاو و هەواری بۆ میدەین و سەدام حوسێنە و شۆڕشەکەیان تووشی نسکۆیەکی گەورە کرد تەمان ئەمە فاکتەری دەرەکی و ئیقلیمی و نێودەوڵەتی کاریگەری زۆر بوو بەسەر ئەو ئیتیفاقی جەزائیرەوە بۆی کە شۆڕژە شوێنێکە ڕاگرن نسکۆی شۆڕشی ئەیلول لە ساڵی 75 لە هەموو وێزگەکانی ژیانی کووردا بەقەدەر ئەو وێزگەیە نائومێدی بەسەر میلەتی کوردانە هاتووە خەڵک ئەگریا ئێشتا کفنی شەهیدانمان زەرد نەبوو بوو ئێشتا دایکە جەرگ سوتاوەکان فرمێسکیان موشک نەبوو بووە ئێشتا خوشکان لە چاوەڕوانی براکانیان هەبوون خێزانەکان مناڵەکان هەتی و کەوتبوون کەسێک نەبوو دەستیان بۆ درێژگا و دەستێکی سۆزداریان بەسەرابێنێ لەم کاتە لەم بێئومێدیە بڵێسەی شۆڕشی ئەیلول بڵێسەی شۆڕشی گوڵان دڕی بەو ناومێدیە یا کە خەڵک ناومێد نەبێ جارێکی در کورد لە چیاکانەوە لە ناوشارەوە لە بەڕێبیان ڕێخسەکانی ناوشار پێشمەرگە من بیرمە کە هەواڵی ئەوە بڵاو بۆەوە لە دۆڵە زەوی بوو شوێنێکی وا بوو ناوەکەی پێم وابێ من ئەو کاتە مێرمناڵ بووم وتیان 23 پێشمەرگە یەکەم بەفرەزەی شۆڕشی گوڵانە 23 پێشمەرگە دەستیان بە شۆڕش کردوێتەوە بە بەفرەزەیەکی 23 کەسی تەمان بە قیادەی بارزانی نەمر و کاک ئیدریسی هەمیشە زیندوو و جەنابی سەرۆک بارزانی ئەم ئومێدەکە گەڕایەوە بۆ گەلی کورد
درێژە پێدەری ئەو ئومێدە بوو کە لە ئەیلولا چەکەرەی کردبوو ینی شۆڕشی گوڵان درێژە پێدەری شۆڕشی ئەیلولا محەتەیەک هەیە لەو بەیناکە ئەڵێن شۆڕش ڕاوەستا شۆڕش تووشی نسکەوە بوو ئەویش ئەو ناومێدبوونەی خەڵکە بە ئایندەی خۆی کە لە چوارچێوەی دەسەڵاتێکی داگیرکەرایەتەوە تەسلیمی ئەبێ چی بەسەر بێ ئەو بوو خەڵکێکی زۆریان ڕەوانەی باشووری عێراق کرد خەڵکێکی زۆریان لە دامود دەستگا و دائیرەکانە کە پێشتر پلە و پای ئیداریان هەبوو فەسڵ کرد خەڵکێکی زۆریش ملاحەقە کران یعنی خەڵکێکی کەس زۆریش ملاحەقە کران چکان ئەمە ڕۆڵی سەرەکیان هەبووە لە شۆڕشە ئەو خەڵکێش کە یانزانی ئامادە نەبوون بێن تەسلیمی ڕژێمی عێراق ببنەوە زۆریشی لە ئێران مایەوە زۆری چووە وڵاتە ئەوروپیەکان دەرگایە کرایەوە بۆ ئەوەی کە ئەو پەناهێندانە وەربگیرێ بەڵام ئەمە لەگەڵ بڵێسەی دڕپێدان بە ناومێدی نسکۆ لەگەڵ بڵێسەی شۆڕشی گوڵان تەنانەت دەوانەی کە چوو بوونە دەرەوەی وڵاتیش هاتنەوە چەکی پێشمەرگاتی و چەکی شەرەفیان کردۆشان ئەمە بۆ کورد نامەیەکە پەیامێکە وانەیەکە کە ئەتوانین بڵێن لەکوێدا ناومێدی بەسەر کووردا هات بێ لە 100 ساڵی ڕابردووە لە سەرەتای سەرهەڵدانی شۆڕشی بارزانیەکانەوە لە هەر شوێنێک ناومێدی بوو بێ دوای ئەوەی کە لە 46 شاب پارتی دروست بوو لە هەر شوێنێک ناومێدی دروست بوو بێ بارزانی و پارتی چرای گەش و چرای ئومێد و هیوابوون بۆ میلەتی کورد و نیان هێشتووە خەڵک ئەو ناومێدیە بەسەرانەوە بمێنێتەوە کاریگەری هەبێ و لەم ساڵانەی ڕابردوو شاخۆتان نەزانن چ کارە ساتێکمان توش بوو لە کەرکووکە ئەو ناومێدیەی کە بەسەر خەڵکە هات تەواو ینی خەڵک من خۆم منەخۆشم خەڵک ڕەفیقی خۆم هاتۆتە لام بەسەر سنگەوە پاڵک و تۆ گریا خۆیان بەسەر سنگما گریاوە کە یەکێکە لە پێشمەرگە قارەمانەکانی ڕۆژانی سەخت ئەوەندە ناومێد ببوون بەڵام خۆشبەختانە بە وجودی سەرۆک بارزانی و بە دانایی و حکمەتی سیاسەتی پارتی جاریش کە دیسان ئومێد گەڕاوەتەوە بۆ خەڵک وەم ڕۆژ دڵنیام تا ئێستا تا ئەم لەحزەیەش شۆڕش بەردەوامە کورد تا نەگاتە ئامانچەکانی خۆی ئەبێ بەرجی شۆڕژگەڕی دانەکەنێ ئەبێ بیری شۆڕژگەڕی لە بیر نەکا ئەبێ ئەرک و مەهامی شۆڕژگەڕی هەمیشە لە کاری ڕۆژانەیە ڕنگ باتەوە شۆڕشی گوڵان سەرچاوەی بەرهەمی هەموو قەوارە و ئەزمونەکانی ئێستای بۆ لەبەرەوەی نەک من پێم وایە نەک وەگەوەی من خۆم دەمەیە شتەکە خۆی وایە من ئێمە کە قسەکەین ئەبێ قسەکان ڕێک لە واقعەوە هات پێ نەک حەزی خۆمان بێ مێژوو خۆشەویست نییە بەڵام پێویستە ئەگەر شۆڕشی ئەیلول لەسەر دەستی جەنەڕاڵ مستەفا باردانی و خانەوەدەی باردان و خەڵکی تێکۆشەری کوردستان و سەرکردایەتی پارتی ئەگەر شۆڕشی ئەیلول دروست نەبوایە و نەگەشتایە ئەوجی سەرکەوتن و لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی کە درێژترین شۆڕش بووە بەبێ ئەوەی کە تەنیا یەک نەریتی خراپی کۆمەلگا لەسەر شۆڕش تەسفید بوو بێت تەنیا یەک تیرۆر پاکترین شۆڕش لە هەموو ڕوویەکەوە نمونەی ناو هەموو شۆڕشەکانی چوار پارتی کوردستانە شۆڕشی ئەیلول ئەگەر شۆڕشی ئەیلول بەو هەموو پرنسیپە سەربازی و کۆمەڵایەتی و ئەخلاقی سیاسی و مۆڕاڵی بەرزەوە نەبوایە نەدەگەشتە ئەو ترۆپکەی کە لە ڕووی سەربازی و لە ڕووی جەماوەریەوە تەنگ بە ڕژێمی عێراق هەڵبچنێ بە تاکید ئەگەر ئەو شۆڕشەوەها بەهێز نەبوایە حکوومەتی عێراقی ملی نەدا بۆ مفاوەزاتی ساڵی 1970 ئەگەر مفاوەزاتی ساڵی 1970 نەبوایە بە تاکید ڕژێمی عێراق هیچ مەجبور نەبوو سازش بۆ ئێران بکە هەردوو جەزیرەی زەین القەوس و سەیف سەعد کە دەستبەرداری خاکەی خۆی بوو لە پێناوی کەبکردنی شۆڕشی کورد شۆڕشی ئەیلولی مەزن ئەگەر ئەمەشی نەکردایە بە تاکید لەگەڵ ئێران تووشی شەڕ نابوو ئەگەر شەڕی عێراق ئێرانیشی نەکردایە ئەگەر شەڕی ئێرانیشی نەکردایە تووشی ئەو مەئزەقە سیاسی و داڕمانە اقتصادی و فەشە لە دیبلۆماسیە نەبوو ئەگەر ئەوەش نەبووایە بە شێوەیەک لە شێوەکان پێویستی بەوە نەبوو کوێت داگیر بکە ئەگەر کوێتیشی داگیر نەکردایە بە تاکید ئەگەری ڕاپەڕین و ئینتیفازە
لە ئەوەی کە ڕوویدا زۆر لاوااسترە بوو. ئەگەر ئینتیفاز نەکردا ئێستا ئەم بەرهەمە دروست نابوو کەواتە ڕاستە و خۆ بە بێگەڕانەوە بۆ هیچ تەفسیرێکی تر ئەم بەرهەم و خەبات و ئەزمون و پەرلەمان و حکوومەت و ئازادی کە ئێستا هەیە بەرهەمی شۆڕشی ئەیلول و شۆڕشی گوڵان. کاتێ لە ئەنجامی موامەرەیەکی نێودەوڵەتی کە دوالوتکەی ڕق و ئەو پەڕی کوێرایی داهاتن بوو بەرامبەر بە کورد، شۆڕش بۆ ماوەیەکی کاتی نسکۆی بەسەرهات. لەو کاتا لەسەر دەستی جەنابی سەرۆک مەسعود بارزانی یعنی چۆن دەڵێ چرایەک هەڵکرا دڕی بە شەوەزەنجی تاریشیدا. یەکەم سەنگەری شۆڕژێڕی بوو کە لە دوای نسکۆ بە دژمنەکانی گوت نەخێت. یەکەم تەقەی دوای کارەسات ئێمە کرمان، یەکەم داستان ئێمە تۆمارمان کرد. کاتێک کە شۆڕش نەکسەی بەسەردێ لە بەلاغەکەی حکوومەتی عێراقیاڵێ تەنتەهی سەورە، ئێمە یەکەم وەڵاممان ئەوە بوو لە ئیزگەی دەنجی کوردستانی عێراقەوە کە ئەو کاتە گەورەترین باڵێزی گیانی دەنجی کورد و بڵاوکراوە پێویستەکان بوو، جوابمانداوتمان لەم تەنتەهی سەورە. ئالێرەوە ئەتوانین بڵێن شۆڕشی گوڵان درێژە پێدەری شۆڕشی ئەیلولی مەزن و تاواکەری ئامانجەکانی بوو، وەڵامێکی دەمشتێنی شۆڕژێڕانە بوو بۆ هەموو نێارەکانی کورد. شۆڕشی گوڵان توانی وجودی گەلێک لە نەمان بپارێزێ. ئەم شۆڕشە لەناو ئەم هەموو نێارەیە، لەناو ئەم هەموو تەکنۆلۆژیای سەربازی وڵاتانە کە هیچیان کوردیان خۆش نەویستووە، ئەکرێ بەشتی احتیاری وەرنەژیە، بە معجزە وەربژیری، کرێ بە معجزە وەربژێ. تۆ لەناو شەوەزەنجی دوای نەکسا، لەناو گەلە گورجی دوژمن و لەناو هەندێک مەشاکلی ناوخۆییدا، لەناو زیاتر لە 400,000 ئاوارە و وەزعێکی ناڕێک کە ئەو کاتە ئێمە دۆستمان کەم بووە، کەوتوینە بەر بەرداشتی دنیای مەسلحەت و سەفقەی سیاسی وڵاتانی ئیقلیمی و ناوچەی و جیهانی. لەو کاتە ئیرادەیەکی بەرز جەنابی سەرۆک و کاک ئیدریس بارزانی یادی بەخێر، هەزار سڵاو بۆ گۆڕی، ئەمانە وەکو دوو لاو، وەکو دوو سەرکردە شانیاندایە بەر گەورەترین بەرپرسیارەتی مێژووی لەو کاتە. توانیان تەحملی مەسئولیەتی ڕابردوو بکەن، توانیشیان تەحملی بەرپرسیارەتی ئایندە بکەن. لە کاتی خۆشیانە قەراریاندا. ئەگەر ئەمان نەبوونە لەو ڕۆژگارە، من پێم وانێ ئێستا ئێمە بەم ئازادیە، ئێستا لێرە کیانی سیاسی و خۆمان و پەرلەمان و ژیانێکی سیاسی لانی کەم نۆرماڵمان هەبێت. گوڵانی خەرش و مەرزەڵە و ناونیشان ژیرە مووی دڵ خەباتنەی داگیرسان ئەم ڕێبەزا دەبین نەکەین پەیمانە ڕێبەرزانی و کوردستانیانەمانە ڕێبەرزانی و کوردستانیانەمانە شديداً ركوب بين دياري ولا رسول درينا منظومة لنا صياحة والنظام دوما ولا رسول درينا منظومة لنا صياحة والنظام دوما أمري غزال بما كيف يمانا ويجني رابري بكل سنة ويجني يشكي